یەکێک لەو کێشە باوانەی کەوا لە ناو ئافرەتاندا زۆر باوە، زۆربەی ئافرەتان دەڵێن لەگەڵ هەردوو گیانبوونێکمدا ددانێکم لە دەست داوە. ئایا ئەمە ڕاستاوە هیچ پەیوەندیەک لە نێوان دوو گیانبوون و لە دەستدانی دداندا هەیە؟ کە وەڵامەکەش ئەوەیە نەخێر، دوو گیانبوون نابێتە هۆی لە دەستدانی ددانەکان، بەڵکو بەهۆی ئەو گۆڕانکاری فیسیۆلۆجیانەی کەوا لە جەستەی ئافرەتەکەدا ڕووداتن لە کاتی دوو گیانبووندا وا دەکاتن کەوا چەندین کێشە و گرفت لە دەم و دداندا دروست دەکاتن. ئەو گۆڕانکاریانەش بریتین لە گۆڕانکاری لە هۆرمۆنەکان کە ئەمەش چەندین نەخۆشی پووک و هەروەها دەم و ددان دروست دەکاتێن و هەروەها زۆرێک لە ئافرەتان تووشی ڕشانەوەیە و خوددڵ هەڵچوون دەبن لە کاتی بەیانیاندا کە ئەمەش کاریگەریەکی زۆر لەسەر ددانەکان و دروست دەکات و هەروەها دەبێتە هۆی لاوازبوونی ددانەکانی یا خود زیادبوونی ئەو کلۆریانێکەوە هەیەی و هەروەها لە هەندێک لە ئافرەتاندا حەزێکی لە ڕادەبەدەریان دەبێتن بۆ خواردنی شیرینی کە ئەمەش کاریگەری بەجێ دەهێڵێتن و هەروەها لە هەندێک ئافرەتی دووگیانیشدا ناتوانێت ددانەکانی دواوەی بشواتن لەبەرەوەی هەڵسوونی دەبێتن بەرامبەر بە هەویری ددانەکە کە ئەمانە هەمویان کاریگەری لەسەر دەم و ددانی دروست دەکەن و دەبێتە هۆی زیادبوونی ئەو گرفتانەی کەوا هەیەی. بۆیە ئەگەر هەر ئافرەتێک چەند کلۆریەکی لە ناو دەمیدا هەبێتن بەر لە دووگیانبوونیدا لە کاتی دووگیانبوون بەخۆی ئەو هۆکارانی کەوا باسمان کرد دەبێتە هۆی زیادبوون و هەروەها پەیداکردنی کێشە و گرفت بۆیە پێویستە لەسەر هەر ئافرەتێک بەر لە دووگیانبوون سەردانی پزیشکی ددان بکاتن بۆ ئەوەی ئەگەر هەر کێشەیەکی هەبێت بۆی چارەسەر بکاتن تاوەکو لە کات دووگیانبوون ئەو کێشانەی زیاد نەکات و هەروەها گرفتی زیاتری بۆ دروست نەکاتن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.